بەس بۆ دیفاعین کاک دکتۆر جان من دیفاعیان لێ ناکەم ئەوێ من تاوان بارکە چۆن نەزانێ ئەوان کەسانی ئاساینین ئەوان ماڵیان هەیە مناڵیان هەیە مێردیان هەیە ئەم چۆن نەزانێ کەسانی ئاساینین کورە کاک دکتۆر ئەگەر ئەمانە مێردیان هەبوایە پیاویان هەبوایە قەت قوبوڵیان ناکردووە ژنێ بچێتە کافتیان نێرگەرە بچێشێ حتا نیوی شەو نێتەوە لێپرسینەوەی نەبێ کورە بابە ئەوانە ئەسڵەن پیاویان نییە لێپرسینەوەیان نییە من نازانم تۆ بۆ دیفاعیان لێکی ئێوە گومانەکەی لەوەیە خاتون گیان لە جلوبەر گیان نەگونجاوە مناڵەکانیشم ئەڵێ هەستیان پێکردۆ خۆ بێ پاس کردی ئێوە کەی کێشەوە کاک دکتۆر جان ئەوان خۆیان ئازادن کە سوکاریان بەوە ڕازین ئەم چه حەقی هەیە بەسەر ئەوانەوە کاک دکتۆر چۆن من حەقم نییە ئەسڵەن ئەو پەیوەندی بە منەوە هەیە یەکەم کەس کە پەیوەندی هەبێ ئەوە منم لە ماڵەکەیان کە شیرازەی ئەوەی تۆرانەکەشی بەهۆی ئەوە بۆ چۆن کاری بەڵێ قوربان من ئەمێ باسی ئەو بۆکەم باشە ئەم ئەزانی چی کردووە هەر بۆی ئەم هاوڕێ خراپانەیەوە هاتووە من و مناڵەکانی پشتگوێ خستووە و یعنی لایەنی ئەوان ئەگرێ باشە خۆ من چیم وتووە من پێ دەڵم ڕجالی ئەەکەم لیان دوورکەرەوە بۆ ئەوەی ئەم کێشەیە نێتە ناو خێزانی ئەمەوە ڕجالی ئەەکەم یعنی تێناگەم تۆ بۆ دیفاعانلیەکەی بۆ بە قسەی من ناکەی من پێ دەڵم لەبەر چای کاک دکتۆر ئەڵێم ڕجالی یەکەم ڕەفیقاتیان مەکە وەرە هۆش خۆ جوان بیرکەرەوە با تووشی هەڵە نەبی ئێستا تۆ بۆچی من تاوانبارەکەی ئەتوێ من تاوانبارکەیت و خۆشی بێ تاوان دەرچی ئەی تۆ بۆ خۆباسی ئەوانە ناکەی لەگەڵ برادەرەکان تا نیوە شەوە ڕووی نایتەوانێ ئەوەی خۆ دیار نییە وڵی کاک دکتۆر خۆی باش ئەزانی کاک دکتۆر ئەزانی چۆنە من کاتێک گەچمە دەرەوە کە ئەم بۆڵەکە هەر بەهۆی ئەم کێشەوەیە من ئەڵێم با کێشە و مەشاکل لە ماڵەوە دروست نەبێ با جوابی نێمەوە قسەیەک لەو قسەیە لە من ئەمە خۆی ئەبێتە کێشە وڵی خۆی باش ئەزانی ئەوە تا لێ بپرسێ و هاوڕەکانی من کاک دکتۆر حچکامیانەگری تا ئێستا نەبوونەتە هۆکارێک بۆی کێشەی بۆ من دروستکەن مشتیوانە بخۆ من نەموتووە تۆ هاوڕێتی هیچ هاوڕێتیەک هاوڕێ و نەبێ هاوڕێ مەگرە من ئەڵێم هاوڕێی خراپ لە خۆ دوو بخەرەوە بە ئێمە تووشی کێشە و مەشاکل نەبی هیچی کەم نییە ینی من بەڕاست نازانی ئەمە ئەمە قوربان ئەم زۆر عەسەبیە ینی تەسەوور کە شێوازی حیوار و گفتوگۆشی یعنی زۆر عەسەبیە ناتوانانی قسەی لەگەڵا بکەی هەرچی ئەگەڵی هەڵێکی یا بە پشتی خۆیان ڕاتۆ ڕێک بۆ ماڵی باوکی بەتوێرێ باش سازگار خان ینی بۆ تۆ حسابێ بۆ خێزانەکە و ناکەی ینی ئێستا لەسەر ئەم هاوڕێیانە و ماڵەوە بەجێ هێشتووە بە حساب تەداخولە وڵی خوشکی من تەداخول نییەوە بۆ مەسلحەتی خێزانەکەیە بۆ پاراستنی سومعی تۆیە بۆ دوورخستنەوەتە لەو ئاگری کە بەدەستی خۆت ینی تۆ ئافرەتی نازانی دەیان ئافرەت بە تەلاقان درا دەیان ئافرەت بەدەستی خۆی وای لە مێردەکەی کرد خیانەتی زەوجی لێ بکە ڕەفیقەکانی خۆی هێناوەتە ماڵەوە ئالەم زۆرە ڕەفیقانە تۆ ئەزانی زۆر ڕەفیقەیە بۆ مەسلحەتی خۆی خیانەتی لە دەستە خوشکەکەی کردووە ئەمە هەمووی هەیە دەیان حاڵەتی وایە نەک بڵم ئەتوان بڵم سەدانیشێ تۆ بۆ بەدەستی خۆمانێنی دوایەوە خوشکی من تۆڵێ ئەمان ئازادن و هەموو شتێ سنووری خۆی هەیە کچەکەم ئازادی ڕەهانیە لە دنیاە تۆ لە ناو کۆمەلگایە کاژی خوشکەکەم کۆمەڵی دابوونەریتی خۆی هەیە تۆ لە سوید ناژی لە سوید باسیەکە من نەمبینی و نازام ئەڵێ وەکو چۆن جلوبەرگ عەرزەکەی ئەو میوانە نەشۆکو خوشک و کەسوکاری منوان ئەڵێ ئافرەتێ خۆی عڕست کردووە بەڕووتی بەجلی لە بەرانی ئەمە کۆمەلگاکە دیانە لێ قوبوڵ دەکات دیان عادەت تەقالیدەکان وایە لە هەندێک شوێن ژنێنێ نازام شوو بە شوونەکە هەیەش دوو بە سەگەکە ئەمە کۆمەلگاکە یاسایەکی بۆ داناوە عەقڵیەت و کۆمەلگای ترمە دیانەتەکەیەتی کەلتورەکەی چیە بەڵام کۆمەلگای ئێمە لە کوردەواریە خوشکە بە ڕێزەکەمە تا ئێستا ئێمە نەگەشتونەوە ئاستا هەموو کەس قوبوڵ کە ژنەکەی تا 12 شەو 1 و 2 شەو لە دەرەوە بێ لە کافتریا بێ و چونکە لێرە سنووری خۆی بەزان چوە سنووری کەسانی تر چە تۆ کۆمەلگایەکە ئەم شتانی پێ قوبوڵ نییە ئێ باشە نابی ڕێزی و کۆمەلگای بگری لە ماڵی خۆت چیەکەی بیکە من لە حەفلەیەکە لە شوێنێکە خێزانیە چیەکەی بەڵام تۆ ئەزانی ئەم کۆمەلگای ئەمانی پێ بە ئیهانە وایە سوکایەتی وایە مەترسی هەیە لەسەر مناڵەکانی خۆیان بە هەڕەشەیە زانێ ئێ بۆ تۆ ئەمە پشتگیری ئەماکەی تۆ لە ماڵی خۆتە چیەکەی بیکە بەڵام ئەمەی ئەم بەڕێزانەیکەن ئەم ترسەکەی لێنیشتووە ڕاستی پاساوی خۆی هەیە جەنابە ئەبێ لەمانە دوورکەویتەوانێ ڕەفاقەت ئەەکەی بیکە سەلام چاکوشۆنی بەڵام یەکەم هەنگا و خوشکی من میان هێنە لە ماڵەوە